سڵاتان لێ بە خۆشەویستان. دوای ئەوەی کە حکوومەتی هەرێم بڕیاریدا دادگاکان بکا بە ئەلکترۆنی نرخی هەر عریزەیە کرا بە 25,000 بەڵام لە ناو شاری سلێمانی دوای عریزە نووسەکان ناڕزایان دەربڕی داوایان کرد کە ئەو نرخە کەم بکرێتەوە لە بەرەوەی بژێوی ژیانیان لەسەر ئەوەیە و هاوڵاتی بە ئاسانی ناتوانێت و بڕەپارەیە بدە. ئێستا نرخەکەی کەمێک کەم کراوەتەوە. ئێمە بۆ وەرگرتنی ڕای هاوڵاتیان و عریزە نووسەکان لەسەر ئەم بابەتە ئەوانە دوێن و بە ئەوان قسەمان بۆ بکەم زانین چیمان پێڵ. ئایا ئەم بە ئەلکترۆنیکردنەوە بەم نرخە ئەچێتە خانەی چاکسازیکردن بۆ هاوڵات؟ ئەوە هیچ ناسێتە خانەی چاکسازی ئەوە ناکە. بەعکسەوە بەهی شێوە چاکسازی نییە. ئەوە زۆرمە لە هاوڵات یەکرێ. حکوومەتی هەرێمی کوردستان دائیمەن بارگرانی کردووە لەسەر هاوڵاتیان. 2 وەرەقەی سپی 3 وەرەقەی سپی چمانەیەکی تایە 15,000 لە هاوڵاتیەک بسەنرێ. حکومەت یەک شتی هەیە ئەوەی عەقی خۆیەتی لە خەڵکی ئێسێنێ بەڵام عەقی خەڵکیش نادا. بۆ هەموو کەس زۆر. نرخی عریزە ئێستا چۆنە و بۆ هاوڵاتی چۆن گونجاوەتەوە؟ 25,000 بۆ هاوڵاتی گەلێ زۆرە، خەڵک فەقیرە، خەڵک داماوە. بەڕاستی زۆرە، من بەڕەوای نازانمەوە. خەڵکی 250 دەم پارە تەبعەتی جیهانیان نییە. ینی حیزب بێمەعناییە و شتێکی بێمەعناییە، ئەوەیش میلەت بەخێوکردن قەت وا نابێ. باشە بۆ کۆزانین یەکێک لە ئەو شتانی کە ئەم حکومەتە تازایی خۆمان بانگەشەی بۆ کرد چاکسازیە. ئایا ئەمە ناوەندرێت چاکسازیکردن بە هاوڵات؟ بلاوە چاکسازی پێ ناڵێ. ئەوە خزمەتکردن بە وڵاتە نییە. نەخێر شتی وا قوبوڵ نییە، جێی قوبوڵ نییە. 25,000 گەلێ زۆرە. بەلای کەم و عریزەیەک تۆ بەلای کەمەوە لێکی دەرەوە 45 بۆ 50,000 ناتەکلیفەکە. ئایا ئەمە ڕەوایە؟ ئێستا هەندێک لە کۆمپانیەکان کۆمپانیای تر لە دەرەوەی ئەم سیستەمە هاتووە ئەڵێ من ئامادەم بە نرخێکی زۆر کەمتر بە 3,000 و 4,000 ئەمە بکەم. لە ئێستاە ئەم پارە زۆرە بۆ لە هاوڵاتی وەرەگیری لە کاتێکا ئەگەر کەمکردنەوەی ئاشکرایان کردیان. من بە زوڵم ێزانم. ئەوە زوڵمە. ئەوە زوڵمە لە هاوڵاتی یەکرێ. باشە بۆ ئێستا جیاوازی هەیە لە نرخ بۆ نمونە شوێنەکەیە بە 25 هەر لە ناو شاری سلێمانی هەیە بە 15 کە هەیە بە 2.5 خۆیەوە ئەوە گەڕێتەوە بۆ حکومەت. ئەگەڕێتەوە بۆ حکومەت دەگا حکومەت بە عادلانە شتێکی ئەوە چۆن قوبوڵێگا فەرمو ئەم لەم میلەتە ڕەشوڕووتر و داماوتر نییە. میلەت ڕەشوڕووتە. چۆن چارەسەری ئەم بێسەروبەرێ بکرێت و هەمووی تەنزیف کرێ و هاوڵاتی من ئەوەی کە هەشتێک من وەخت بۆ چوونی خۆم هەشتێکە بەرژەوەندی میلەتی تابێ ناکرێ. بۆ نمونە بانزین لترێ بانزین لەو دیوانی مەقان بە 250 باشە بۆ لێرە بۆ ئەوە نێ کاک. ئەی جیاوازی هەیە چۆن جیاوازی نیە؟ ئایا بەڕای تۆ 25,000 نارەسەرن بۆ عریزەیەکە لاپەڕێکی بەسیتە؟ ئەمە ڕەوایە؟ جاران کە دونیان وەرەگر بە دەستنووس بوو. ئێستا ئەگەر بە ئەلکترۆنی بنووسرێەوە کۆمپیوتەر ڕەنگە زۆر کەمتریشی تێبجێت لە جاران بەڵام سیعرەکە چەند بەرامبەر زیاد. من وەکو خۆمەڵێم ئەوە بە خزمەتکردن نییە بە میلەت، بە شتێکی ناڕەوایە زانم. زۆڵمەشی گەورەی لە میلەتاکرێ. چۆن بێت چارەسەرە بۆ هاوڵات؟ وەڵڵاهی چارەسەرەوەی کە تۆ بێ حکومەت یعنی باوکی میلەت ئەبێ خزمەت بە میلەتکە. خزمەت بە میلەتکردنیش چۆنە؟ تۆی سەعەلان خەڵکیی زۆر هەیە داهاتێکی ئەو تۆی نییە. هەنێراین دارایی بە تەواوەتی وازی لە خەڵک نییە. تا بۆ نمونە خەڵکیی زۆر هەیە قەرزارە، چی موچەخۆری قەرزارە، جارێ بە 4 ساڵتریش نایەتەوە تایب. ئەمەی کە بووەتە 15,000 تا چەند بە گونجاوە وەڵا خراپەکە ئەم 2,000 بات. ئارەوەڵا ئەمە کاکە بە 2,000 باشە لە حاڵەتێک ببێ بە 15,000 تا چەند گونجاوە بۆ هاوڵاتی؟ وەرەوە خەڵک ناداکە هیوای هیچی بێنێ بەخوا ئەمە باشە. ئەم 2,000 باشە حکومەت کە حکومەت لای قەراری بکە ناتوان لە قەراری حکومەت دەرچەکەی حکومەت بێگەی ئەمە چاکسازیە بۆ هاوڵاتی کە ناوەڵا ئەمە باشە بەم 2,000 ئەیناکە کە حکومەت لای قەراری حکومەت کەس ناتوانێت هیچ وڵات. ئەوە هیچ ناسێتە خانەی چاکسازی وە دوونیویشی پێنیە نانی ئێوارەی بخوا وە معاشی نییە
لە هەندێک شوێن وەکو ئەڵێ دوونی و هەندێک شوێن 5,000 هەندێک شوێن 10,000 هەندێک شوێن 15,000 سامە لێرە دوونیوە چوومە شوێنێکی بوو 5,000 سێ شوێنم کردو هەنێن و سعرێک دانێ ئەوە چاکسازی پێ نانم چاکسازیەوە هەموو یەک سعر بێ یەک قانون بێ بە یەک قانون بڕوا بەڕێوە لە هەموو وڵاتێکە یەک قانونە ڕابەڕێگە بێ خۆی ئەم وڵاتێمەش بە یەک قانون شێوازەکان بڕۆن بەڕێوە ئەوترێ کاتێک کە حکوومەت بێ چاکسازی بکە ئەبێ سەیری بژێوی هاوڵاتیان باری ئیدارەی هاوڵاتی بکە ئایا لە ئێستا گونجاوە بۆ هاوڵاتی بە ئەلکترۆنیکردن و 15,000 بۆ عریزەیەک هەتا ئێستا گونجاو نییە چونکە ماعاشچان نەکراوە چلە 50 ڕۆژە تا ئێستا ماشی نە مامۆستا دراوە نە پێشمەرگە دراوە هەزاران کەس ئێستا معاش وەرنەگرن نەکو هەزاران کەس کرێکارە ئەی بوانەی قوڕ بەسەرانەی کاڵن کرێکارە لە مانگێکە ڕۆژێکیشیان دەست ناکێت کە بژەی ژیانی خۆیان پایدا بکەن ئەوە هیچ ئێستا هەندێک لە کۆمپانیایی کە هاتووە ئامادەی دەربڕێوەکەوە نرخی ئەمە عریزەیە بە 3,000 یاخود 4,000 بکات کە زۆر کەمترە لە 15کە بۆچی ئەم کۆمپانیانە نرخێکەوەنە بەرزدانێن لە کاتێکا شوێنی کە هەیە بە کەمترێکە من داوام لە حکوومەتی یاریێمەیە هەندێک کۆمپانیا هەیە لە وڵاتانە دێنێمە ساختەنە تەزویرە هەزاران کەس لە پشتیانە هەزاران بەرپرس لە پشتیانە هەزاران مافیا لە پشتیانە داوا لە حکوومەتی هەرێمەکەم کۆمپانیاک بەدەستی خۆی خصوصی بێنێتە ئەم وڵاتەوە کە سەرپەرشتی 4 پارێزگان سەرپەرشتی هەر 4 پارێزگا بکە بە ڕێک و پێکی با هەموو یەک سعر بێ با لە شوێن 5 نەبێت لە شوێنێک 10 نەبێ بعد هەموو یەک سعر بێ دوونی بێ چیزە گۆڕە هیچ نابێ ئێستا پێت باشە ئەو سعرە بکرێ بەچەند کە گونجاو بۆ هەموو هاوڵاتیان و سیستەمەکەیش وەکو خۆی بە ئەلکترۆنی بکرێت ئەو سعرە ئەگەر بۆ هەمووی 1500 بێ بۆ فەقیرەکەش باشترە ئیوە کرێکارە ئایا کرێکار دوونیوی پێدرێ پێنجی پێدرێ پێی نادرێت بۆ دا لە حکوومەتی هەرێمەکەم هەموو یەک سیستەمە بێتە 1500 ئایا ئەم بە ئەلکترۆنیکردنەوە بەم نرخە ئەچێتە خانی چاکسازیکردن بۆ هاوڵات ئەوە هیچ ناچێتە خانەی چاکسازی ئەوان ناکە بەعکسەوە بەهی شێوێ چاکسازی نییە ئەوە زۆرمە لە هاوڵاتیەگرێ حکوومەتی هەرێمی کوردستان دائیمەن بارگرانی کردووە لەسەر هاوڵاتیان دوو وەرەقەی سپی سێ وەرەقەی سپی چمانەیەکی تایە 15,000 لە هاوڵاتیەک بسەنرێ حکوومەت یەک شتی هەیە ئەوەی عەقی خۆیەتی لە خەڵکی ئێسێنێ بەڵام عەقی خەڵکیش نادا بۆ هەموو کەس زۆرە کاگاودێر جەناب بۆ نوێنەی عریزە نووسەکان ئێستا نرخی عریزە لە هەر شوێنێک نرخیەکە بۆ نمونە لێرە دوونیوە لە شوێنی کەیە 15 بەحساب لە هەندێک شوێنی تر 25 ئەم جیاوازی لە نرخا بۆچی هەیە سەرەتا دەستخۆشتان دەکەم بە خەڵاتتانەکەم ئەو کۆمپانیایی کە هات سەرەتا بە 20,000 داینابوو بەڵام پاشەوەی کەوا ئێمە ماوەی هەفتەیەک بایکۆتمان کرد و شارێکی زۆرمان دروست کرد لەسەر کۆمپانیەکە ناچار بوو وەی کەوا 10,000 دابەزێنە بیکا بە 15,000 و هەروەها ئێمە ئێستش بۆ ڕازینین بەتەماین بە ئەوە بکەین زیاتر دای بەزێنین بەڵام ئێستاکە لە بەکرۆ جێگیر بۆ ئەو 15,000 ئەمڕۆکەش سعات 11 لە ئەنجومنی پارێزگا دانیشتنێکەیە بێ ئیساکە بچم بۆ ئەوێ ئەمەشی تر ئەخیر دانیشتنە بێ لە سلێمانیە سەبارەت بەم بابەتە ئەو یعنی زۆر احتیمال هەیە کەوا ئەو نرخە دابەزێ زیاتر یان ئەوە ببێت یان تەسبیت ببێ بەڵام ئەوی کەوا ئێساکە بەعام تەنیا لە بەکرۆ بە 15,000 بەڵام لە باقی شوێنەکانی تر لە سلێمانی 1 و 2 لە ئێواران بە 2500 دەنووسرێت کاگاودێر بۆچی ئێستا هەندێک لە کۆمپانیاوەکو باس دەکرێت لە تەلەڤیزیۆن ڕایەنگەاندووەکەوە ئامادەی بە نرخێکی زۆر کەمتر بە 3-4,000 ئەم سیستەمە بەڕێوەبەری ینی بە ئەلکترۆنی بکەین دەست بۆ ئەم کۆمپانیای نرخەکەیەوەنە بەرزە بۆ وڵات ئەم کۆمپانیای دیارە ئەمە ئەبواە کات خۆی بە تەندرات بکرایە تەندەری ئەوەی کا بە کەمکردنەوەی ئاشکرا بکرای بەڵام ئەم بە هیچ شێوازەک نەکراوە دیار ڕێکەوتون بەو شێوازەی کەوا بۆ 25,000 سەرەتا دوای کراوە بە 15,000 ئەگەر ئێستاکە کۆمپانیا هەیە بە 7,000 و بە کەمتریشەیە ئێمەش ئامادەین بەو 7,000 بەو 8,000ەوە کۆمپانیەکان هەندێکیان بڕێنەوە هەمان سیستەم جێبەجێ بکەین بەبێ ئەوەی کەوا ئەم زەختە زۆرەکەوێتە سەر هاوڵاتیانیش ئومێد هەیە کە ئەم نرخە لە 15,000 زیاتر دابەزۆکو باس ئێمە تا ئەخیر نەفەس هەوڵ ئەدەین کۆشەکەین دیفاعەکەین و بوونی هەوە بەرگریەکەین لە هاوڵاتیان کە ئەم پارەیە کەم بکرێتەوە بەڕاستی ئیتر ئەگەر ئەو کاتە ینی ئەوەندەی کەوا سیرەکەین دەسەڵاتێکی گەورەی لە پشتەوەیە ئێمە شوێن نەماوانەی گرینە بەر ڕێکاری یاسایی نەماوانەی گرینە بەر
بۆ دابەزاندی و هەوڵش نێهوە کۆششەکەین هەوڵە دین کۆڵش نادین تاوەکو ئەگەینە نەتیجەیەکی ئەخیر ئەم کۆمپانیای کە ئەم سیستەمە بەڕێوە بەرێت چۆنی دراوە بەم کۆمپانیا ئایا تەندەر بۆ بۆی دەرچوە یاخود هەر ڕاستەوخۆ بەم کۆمپانیا نەخێر بەڕاستەوە خۆ دەرچۆ تا ئێستاکەش ئێمەش داوامان کردووەکەوە ئەو عقدەی کە لە بینی وەزارەت و داد ئەوە وەزارەتی داد و ئەم کۆمپانیای ئینفۆ ئارا هەیە پێمان بدە تا ئێستاکە نەدراوە و زۆر لە پەرلەمانتارە بەڕێزەکانیش داوایان کردووە وەڕوونکردنیان داوە تا ئێستاکەش دەدراوە بۆ نیشانی نادەن ئەو واغدا چۆن کراوە نەخێر تا ئێستاکە نەکرد تا ئێستاکە نیشان نادن هەر شتێک لە بارگرانی بێ لەسەر هاوڵاتی من بە باشی نازانم ئەم نرخی عریزەیەش بە حەقەت شتێکی باش نییە لەم کاتەیە و بۆ بارگرانیەکە بەسەر شانی هاوڵاتیانەوە یعنی تۆ دوو وەرەقەی سپی سێ وەرەقەی سپی چمانەیەکیایە 15,000 لە هاوڵاتیەک بسەنرێ کە هاوڵاتی وایە ڕۆژانە چەنەها عریزایەت بۆ دەوایرەکان پێویستێتی بۆ ئیش و معاملاتی خۆی پێویستێتی جا هیوادارین بە حەقەت حکومت چایەکی پیا بخشێنێتەوە یان هەر ئەیاتە دەست کۆمپانیا ئەیاتە دەستکێ نرخەکەی کەم کاتەوە یان هەر وەکو جاری جاران وەکو خۆی بێتەوانێ پێم باشەوا بێت. ئێستا هەندێک لە کۆمپانیەکانی تر ئامادەیان دەربڕیەوە کە ئەم بە ئەلکترۆنیکردنە بە نرخێکی زۆر کەمتر بە 3,000 و 4,000 بکەن. بەڵام بۆچی ئەم کۆمپانیایە ئەتوانێت ئەم نرخە بەرزە داوا بکات و شتەکەیشی بوو ئەچێتە سەر. وەڵڵاهی ترەوەش ئەوە بزانە عیلاقی بە پەیوەندی کۆمپانیاکانەوەی ئەو سەر بە حکومەتە ئەم ئەهلیە یان هەندێک جار بە ڕەئی من لەوە ئاچی هەندێک کۆمپانیا زەمی هەبێت کە لەم کاتەیە دژی حکومەت قسەکە بڵێ من بە 15 نایکەم بە سێ بە 4,000ەکەم بە 5,000ەکەم ئەمە بووە بە ململانیەک لە نێوان کۆمپانیا و حیزبە دەسەڵاتەکانیش. وەزانی حکوومەتی تازەی کوردستان تازە دروست بووە بەڵێنی چاکسازیدا ئایا ئەم بە ئەلکترۆنیکردنەوە بەم نرخە ئەچێتە خانی چاکسازیکردن بۆ هاوڵاتیان هەر شتێک هەموو هاوڵاتیەک حەز ئەکات هەرچی سیستمی وڵاتەکە هەیە ئەلکترۆنی بێ بەڵام بە مەرجێک نەبێتە بارگرانی لە سەرشانی هاوڵاتیان ئەژی من ێستا من خۆم مامۆستام لێرە حەزەکەم سرە موچە و هەرچی مەعاملاتم هەیە ئۆتۆماتیکی بێتەوە ناو قوتابخانەکەم ئەمە شتێکی باشە هیچ لەسەر من ناکەوێت بەڵام لە هەندێک ڕووی ترەوە بە حەقەت ئەگەر پارە دەفعکەیت پارە بیت تەسەورەکەم ئەمە بارگرانیشی زۆر بێت ئەم سیستمی ئەلکترۆنیش هاوڵاتی زۆری پێخۆشە بە حەقەت بەڵام بە مەرجێک بارگرانی نەبێت. وەکو زانین کۆمپانیەکە لە سەرەتای داوای 25,000 کرد بەڵام دوایەوەی زەفت و زۆرێکی لێکرا عریزە نووسەکانمانیان گرت کرا بە 15,000 ئەمە مانای ئەوەیە ئەکرێت ئەم نرخە زیاتریش کەم بکرێتەوە مادەم لە 25ەوە هاتوۆتە 15 وەکو هاوڵاتیەک وەکو مامۆستایەک چ داواکاریەکەت هەیە هەم لە کۆمپانیا هەم لە حکوومەتی. وەڵڵی داواکاری من وەکو لە سەرەتاشا باسم کرد داواکارم حکوومەت چاوێک بەم نرخەیە بخشێنێت نەبێت بە وەکو پێوەری ئاو وا بەتەمان یعنی پێوەری کارە باشدا بنێن چاویش پیا بخشێنێتەوە بۆ ئەوەی زیاتر یعنی لە خوار 10,000ەوە بەڕای من معقولە بەس بە مەرجێک گونجاو بێ بەس بە مەرجێک هین بۆ یەک جار بێت ئەوەش گرنگە بە حەقەت پێوەری ئاوەکە نەبێت وەرە بەڵێ یعنی بۆ نمونە هاوڵاتیەک باش ببیرم کەوتەوە یعنی بۆ نمونە هاوڵاتیەک کە سیستمەکە کۆمپیوتەریە عریزەکە یعنی کە لە هەفتەیەکیان ڕۆژێکی ماوەیەکی بۆ دابنێن لەو ماوەیە یەک عریزە پارە بات نەبێتەوە چەند نەبێتەوانێ ئەوەشم پێ باشە هیواداری حکومەت چاویش پێ بخشێنێتەوە. عریزە ئێستا ئەوە بەرز بێتەوە هەندێک لە هاوڵاتیان ینی ناڕزایی دەرەبڕن لە حاڵەتە. وەڵی تاوان ئەم شتا بۆ دەسەڵات دەگەڕێتەوە ئەگەر تۆ مەسەرەن بۆ نەسەیدێکی هەندێک کۆمپانیا دێن بە ناوی ئەوەی کە حکومەت دەیانە هەنێ ئەم شتا گرانەکەن لەسەر خەڵک بەڕاستی ناحەقیە. ئەگەر عریزەیەک لە 2,500 مانای چی ئەمە
ئێستا کۆمپانیایی کە هەیە ئامادەی دەربڕیوە کە نرخەکە بک بە 3000 ینی ئامادەم سیستەمە بەڕێوە بەرێ بەمەرجێت تەندەرەکەی پێ بدەن بیکا بە 3000 و 4000 بەڵام بۆچی ئەم کۆمپانی ئەمنە نرخێکی بەرزانێ لەسەر هاوڵاتی و بۆچی ئێچێتە سەر تۆ ئێستا گەر بیکە بە 3000 خەڵک کێشەی نییە لە 2009 بە 3000 کێشە نییە 500 نارەچێتە سەری بەڵام ئەگەر لە 2009 ڕاستەوخۆ ببێ بە 25000 ئەمە پارەیەکی زۆرە بەڕاستی خەڵک توانای ئەوەی نیە و پارەیە بدە بۆ عریزێ ئایا ئەمە ئەچێتە خانی چاکسازیکردن لە حکوومەتی نوێە چاکسازی ئاوا ناکرێت بە قوربان چاکسازی ئەوان ناکرێت چاکسازی ئەزانین چۆن نەکرێت ئەگەر تۆ لەگەڵ فەقیرابی ئەوە چاکسازیە ئەگەر تۆ نرخی عریزەیەکم لە 2000 بە 25000 ئەمە چاکسازی نیە بەڕاستی ئەمە جگە لەوەی چاکسازی نییە بارگرانیشە لەسەر هاوڵات ئەی چۆن ئەڕواڵا بارگرانیە لەسەرەوە خەڵکە خەڵک نیەتی کاکە خۆ خەڵک یعنی چی بکە نیەتی تۆ هەتا ئێستا بۆ نمونە ئەیبینیت هەتا ئێستا حکوومەت بەس پارەی خەڵک ئەخوا زۆر لە پارەی فەرمانبەریش قەرزان ئەی چۆن ئاڕۆڵا حکوومەت یەک شتی هەیە ئەوەی عەقی خۆیەتی لە خەڵکی ئێسێنە بەڵام عەقی خەڵکیش نادا ئێستا ئەم کۆمپانیایی کە ئەم سیستەمەی وەرگرتووە کردوێتی بە 25 و ئێستا دوای زەخت و زۆرە کردی بە 15 بەڵام لەگەڵ ئەوەیشا کۆمپانیای کە هەیە ئامادەیە بە نرخی زۆر کەمتر ئەم سیستەمە وەرگێت بۆ نادرێ بەم کۆمپانیانە کە نرخەکانیان کەمتر ئەمە سەر بەلایانی ئەزبی و سەر بەم لایەنەوە نییە بۆیە نایدرێتێ پێ ئەگەر ناتۆ کۆمپانیایەک بێ ئەم شتە هەرزام کە بۆ نایدیتی بەرژەوەندی شخصی تیایم ئەی چۆن تەبعاً بۆ جیرفانی مەسوولێکە ئەم کۆمپانیایە ئەی بۆم نوتۆ نییە بە قوربان وایە بۆ مەسوولێکە لەوانەیە مەسوولێ پشتگیری ئەم شتە بکە لە ڕێگەیەوە خۆی ئەمە چەند هەشتی ترمان بینیوە هەر مەسوولێکە ئەیهێنێتە بازارەوە بەسەر خەڵکە ساغیە کاتەوە بۆ مەسوولێکە بۆ یەک کەسە بۆ تاکە شخصێکە بۆ بەرژەوەندی گشتی نیە یعنی ئەم شتە بۆ ئەوە نییە زۆر باش ئێستا و کۆمپانیای سەرەتا داوای 25 کرد دوای ئەرزە نووسەکان زەختیان لێ کرد کردیان بە 15 کەواتە مەجال هەیە نرخەکە زیاتریش دابەزێن بەس بۆ نایکەن کاگە گیان بۆچی نەیەکەن من بە تۆڵێم بۆچی نەیەکەن ئەو شتەی لە بەرژەوەندی فەقیرا بێ حکومەتە لەگەڵ ئەوەیان نییە بەڕاستی ئەنی تۆ بەس بارگرانیە خاتە سەر خەڵکی فەقیرەوە ئەنی ئەگەر تۆ مەسەلەن بڕۆی شتێک هەرزان بکەیت لەم بازارە ناکرێت لەبەروی کەسێک پشتگیری ناکە هەر لێ ناگەڕم بیهێنێت ئەم کۆمپانیا هەر نابێ ناویشی هەبێت لە هەرێمی کوردستان لەبەروی لەگەڵ خەڵکی فەقیران نییە ئەگەر لەگەڵ خەڵکی دەوڵەمەند بێ بەڵێ ئەیهێنێت و زۆر بە جوانی تەطبیقیەکە لەسەر خەڵکی هەزار بەڵام ئەگەر لەگەڵ خەڵکی فەقیر بێ لە ئێستادا نرخی عریزە بە تەواوەتی سابت نەبووە لە شوێنێک بە دوونیە و هەروەکو کۆن بە دەستنووس دەنووسرێ لە هەندێک شوێن بە 2000 لە هەندێک شوێن بۆ بە 15000 لە دوای زەختێکیان کرد عریزە نووسەکان لە 25000 هێنایانە 15000 بەڵام هێشتا نرخەکە بە تەواوەتی سابت نەبووە هەوڵ دەدرێت کە ئەم نرخە کەم بکرێتەوە بۆیە نرخی عریزە هێشتا سابت نییە هاوڵاتیان هیچداوەکانن کە نرخەکە بە جۆرێک بێت کە لەگەڵ بژێوی و باری ئابووری ئەوان نابگونجێت و حکوومەتیش لەمە هاوکار بێت چونکە ئەمە چاکسازیە کە بتوانێت نرخی سەر هاوڵاتیان یاخود عریزەکان کەم بکرێتەوە تا هاوڵاتی بە ئاسانی بتوانێت عریزەکانی پێشکەش بکات. ئایا ئەم بە ئەلکترۆنیکردنەوە بەم نرخە ئەچێتە خانی چاکسازیکردن بۆ هاوڵات ئەوە هیچ ناسێتە خانەی چاکسازی ئەوان ناکە بەعکسەوە بەهی شێوێ چاکسازی نییە ئەوە زۆرمە لە هاوڵات یەکرێ حکوومەتی هەرێمی کوردستان دائیمەن بارگرانی کردووە لەسەر هاوڵاتیان دوو وەرەقەی سپی سێ وەرەقەی سپی چمانەیەکی تایە 15000 لە هاوڵاتیەک بسەنرێ حکوومەت یەک شتی هەیە ئەوەی عەقی خۆیەتی لە خەڵکی ئێسێنە بەڵام عەقی خەڵکیش نادا بۆ هەموو کەس زۆر نرخی عریزە بە تەمان بکرێ بە 15000 تا چەند گونجاوە بۆ هاوڵاتی وەڵای گونجاو نییە حتا بڵێ شەشی خراپە ئێ لە چۆ من 1000 دیناری بەهاقی عریزە و لە چۆ من 15000 بە باقی عریزە باشە بۆچی ئەم سیستەمە دراوە بە کۆمپانیایە کە ئەم نرخە بەرزە داوە وەڵای بە من بڵێن بە من دەڵێ ئەوە پرسیارێکە هەموو کەسێک کات بۆچی وای لاتوە لەبەر چی ئەگە لەبەر خزمەتی هاوڵاتیانەوە خزمەت نییە حکوومەت وتی من چاکسازی یەکەم ئەمە چاکسازی وەڵی بە شێوەیەشی عام خەڵکی ئەوە چاکسازی نییەوە ئێستا کۆمپانیای کە هەیە ئەڵێ من بە 3000 ئەم سیستەمە بەڕێوە بەر بۆچی نادرێ بۆ کۆمپانیانەی کە نرخی کەمترە بۆ هاوڵاتی ئاسان وڵی ترە بێ پرسیار لە کاربەدەستان و بە
ئەوانەی کە بەرپرسن لەو حاڵەتە بێ بۆ نەبڵێ لە ئێستا ئەزانین پێوەی ئاوەکە درا بە کۆمپانیا ئەوە ئەم عریزەیە درا بە کۆمپانیا کۆمەڵێ بابلەنج لوبەرگی قوتابی کۆمپانیای تێنێت ئەگەر هەموو ئەم شتانە کۆمپانیا بەڕێوە بێت ئایا حکوومەتی هەرێم بۆ خۆی ئیشی چیە بۆ خۆی ئەم شتانە ناکات وەڵای معنای خۆی بەدانیشێت و هەر بخوا بخەوێ حکومە دەبێت هەر بخوا بخەوێ خەڵبی کورە ئەوانە شەری خۆیانە کاکە خۆ هەموو عالەم واڵە خۆ قسەی من نیە پێت وایە ئەمە بەرژەوەندی شەخسی وڵی بەرژەوە نازان بەرژەوەندی هاوڵاتی نییە تر نازان بەرژەوەندی چێوچەیە ئەو خۆیان نەزانن بەس بە شێوەیەکی گشتی خەڵک ناڕازیە بەرەمبەر شتانە وڵی هەموو خەڵگەڵی پێم زۆرە من ژێچێکم وەکو ئەو خەڵکانەڵم زۆرە زانین زۆر کەسەی هەژارە دێ بۆ کرێکاری لە بەیانی زوو هەتا ئێوارە بە 15,000 بە 20,000 ئایا لە بەرامبەر عریزەیەکە بە 5 دەخە نووسرێت ئەم نرخێکی بەرزنێ بۆ هاوڵاتێکیاوە ئەزین چۆنە بۆ هەموو کەس زۆرە ئیتر کابا بیبیە و نەیبێ شتەیە کە زیادەڕێی بێت کابراگە بۆ تاجرێکیش بێ هەر پێی ناخۆشە بۆ فەقیرێکیش بێ هەر پێی ناخۆشە وەڵی بەعام هەموو عالم ئەڵێ منیژێکێک وەکو ئەو عالەمە وەکو ئەو هاوڵاتیانە ئەڵە من زۆرە بشتە وەکو هاوڵاتی گونجاوە بۆ باری دارایی هاوڵاتن ئێستا نەخێن نەوەڵا نەگونجەوە بۆچی ئەم نرخە بەرزە لە هاوڵاتی داواکە ئایا ئەمە چاکسازێک کە حکوومەت بڕیاری دابوو بیکا بۆ هاوڵاتیان وڵی ئیتر پشتیوانمە خۆی خەڵکیش داوا کاتوانن کە عریزەکان کەم بێتوانە بۆ خەڵک باشترە سەرەتا ئەم کۆمپانیایە ئەم سیستەمە کرا بە ئەلکترۆنی درا بە کۆمپانیا پێوەری ئەو درا بە کۆمپانیا جلوبەرگی قوتابیانەوە ئەم ساڵ خەریکە کۆمپانیێتی ئایا ئەگەر هەموو ئەمانە کۆمپانیا بەڕێوە بەرێت حکوومەتی هەرێم بۆ خۆی ئیشی چیە بۆ ناتوانێت خۆی سەرپەرشتی ئەم کارانە وڵی ئیتر ئەوە ئەبێ لە خۆیان پرسیارکەی ئەمە گونجاوە بۆ باری دارایی هاوڵاتیان لە ئێستا نەگونجاوە ئیتر خۆ ئەوێ پرسیار لە حکوومەت لە خۆیان بیدایەتی ئەم کۆمپانیایەکە کرایەوە هاتنکەوە بە بڕی 25,000 دینار ئەگزە لەسەر هاوڵاتیان زیاد بکەن بەڵام زۆر بوو زۆر زۆرە زەختێکی ئەمە عریزە نووسەکان و سندیکای ڕۆژنامە نووسان و ئەم کەسانی کەوا هەوڵیانە لەو بینە کەمیان کردەوە بوو بە 15,000 بەڵام ئایاکو من پرسیارێک لێوە ئەەکەم ئەم عقدەی حکوومەتی ئەم کۆمپانیا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کروێتی ئەگەر عقدێکی ڕسمی و یاساییە و کە ئەزانن چۆن ئەیکا بە 25 لە ماوەی شەوێکا لە 12 شەو بۆ 11 شەوە ئەم پاریان گۆڕی بەبێ ئەوەی کەس بزانێت لە 25 جۆکریان بە 15 یعنی ئمە لێ تێبگەین بۆچی کرا بۆچی ئەم عریزەی نیشانی هاوڵاتیان با بڵێن پەرلەمانتاران ئێوە و خەڵک نادرێت تا بزانین عقدەکە چۆن ئەو عقدە نادن ینی پیشای نادن دیارە ئەوە خۆیان نەزانن بەرپرسەکان نەزان ئەبێ بەرپرسەکان بەدواتەوە چوونی بۆ بکەن بزانن ئەم عقدە لەگەڵ کێ کراوە چۆنی کراوە ئێمە لەگەڵ نوێنەری کۆمپانیاکە لە عقدێکی ڕسمیە و دانی لەگەڵ حکوومەتایە و بۆ ماوەی وابزانیا 25 ساڵیانە وابزان 15 ساڵیان بۆ ماوەی 15 ساڵ ئەم عقدە بەردەوام و بۆ شێوەیە و بە حسابە بێتە ئەلکترۆنی بەڵام خۆی لە ڕاستی ئەمە ئەلکترۆنی نییە گۆڕێنی سیستەمەکەیە لە دەستنووسینەوە بە تایپی کۆمپیوتەر تەنها بەس ئەوە ئینی کردووە جارە ئەوە 15,000 کەڵێن عریزە 15,000 تا تەنها 15کە نییە کەیشی تەژورەوە و سوڵات و ڕسوماتی خۆی ئەکڕێت کە کاتب عەدلەکە ئەوانیش هەرماون و ئەمە تەنها گرانکردنەکەی تەنها ئەچیتەوێ وەصلێکت بووە بڕن بێنە وەستێکی 15,000 و ئەو لا خۆی ماوە تۆ ڕسوماتی خۆی ماوە تۆ لە کاتب عەدلەکە ئەم سیستەمە کە دراوە بۆم کۆمپانیا ڕاستەوخۆ بە ئەم دراوە یاخود کەمکردنەوەی بۆ کراوە یان زیادکردنی ئاشکرای بۆ ئێمە ئەوەی کە ئاگادار بین ڕاستەوخۆ دراوە وەکو ئێمە بیزانین ڕاستەوخۆ دراوە و چونکە ئەگەر کەم بووە کەمکردنەوەی بۆ کرایە دیارە لە تەلەڤیزیۆنا لە شوێنێکە ئاشکرا کۆبوونەوەیکی بۆی گیرا بەڵام ئەمە ڕاستەوخۆ هەر پێشەمەش هەواڵێک بۆی ماکەوام کۆمپانیا ئەبێتە سیستەمی ئەلکترۆنی و ئەدێتە دەست کۆمپانیایە ئێستا لە ئەم سیستەمەی کە با بڵێن وای لێ هاتوو بۆ 15 ئەگەر لە 25,000 هاتووە بۆ 15 دیارە ئەتوانرێت کەمتریش بکرێتەوە بەڵام بۆ ناکرێت ئەتوانێت کەمتر بکرێتەوە وەڵاهی ئەمە زانکی قۆڕەخکردنی وەزعی خەڵکە یعنی حکوومەت دائیمەن مثلا چه حکوومەتی هەرێمی کوردستان دائما بارگرانی کردو لەسەر هاوڵاتیان ئەمە چاکسازیە کە حکوومەت بەڵێن بەعکسەوە بە هیچ شێوێ چاکسازی نییە بە هیچ شێوێ بەڵکو بە سیستەمکردنی ئەلکترۆنی ئەزانی چییە سیستەمکردنی ئەلکترۆنی قانونەکە ئەوەیە کەمترین نرخ کەمترین کات بگرێت بەڵام ئەمیسە بەعکسە وای لێ هاتووە زۆرترین نرخ و زۆرترین کات لە هاوڵاتیان ئەگەر بۆ نمونە تۆ بۆ عەرزە نووسێک کە خەڵک دێ شتەکانی بۆ ڕایکەی بەدەست ئەگەر ببێ بە ئەلکترۆنی ئایا سەرە زۆر قەرەباڵق نابێ ئیزدیحام دروست نابێ درەنگتر تەواو نابێ بە تەئکید چوار قات زیاکە مەبەسم کاتەکەیە
و ئێمەش ئەو کاتە ئەگەر ڕۆژانەی تر توانی بێتمان 20 کەس بەڕێکەی لەم چارێتە سەرۆی بێت 10 کەس بەڕێکی خۆ دەزانی تایپی زۆری پێچێ و معاملەکە زۆرە خایەنێ. ئێستا ئەم سیستەمە دراوە بە کۆمپانیا وەکو وەزانین پێوەری ئاوەکەش درا بە کۆمپانیا جلوبەرگی و قوتابی دراوە بە کۆمپانیا باشە هەموو ئەم شتانە درێ بە کۆمپانیا ئەی حکوومەت بۆ خۆی ئیشی چی وەڵاهی جا نازانەوە بێ پرسیارە لە بەرپرسەکانی حکوومەت یاریمی کوردستان کە ئیخۆیان ئیشیان چییە یعنی ئەوە ئێمە ئەو جوابە لای من نیە لەوانەیە لای تۆش نەبێ نازام ئەی بۆ خۆیان هەڵناسن بەو ئیشە بکەن ئومێدەی ئەم نرخە کەمتر بکرێتەوە بەخوا ئومێد نییە و من پێم وایە لەوانەیە لە داهاتووە ئەگەر جێگیر بوو بە تەواوەتی بیکەن بە 25 سال ئیجباری بە ئیجباریە تەمان بیکەنەوە بە 25 ئەوەی بینیتان ڕاوسەرنجی هاوڵاتیان و عریزە نووسەکان بوو کە باسییان لە گرانی نرخی عریزەکانە کرد بەداخەوە باسییان لەوە کردکەوە کەس نازانێت کە ئەم کۆمپانیا چۆن ئەم سیستەمە وەرگرتووە واتە بە شێوازێکی نهێنیە و ئەو عەقدەش کە لە نێوان حکوومەتی هەرێم و ئەو کۆمپانیایە کراوە نیشانی کەس نادرێت سەرەتا داوای 25 زاریان کرد دوای ئەوەی کە زەختێکیان لێکرا هێنایانە 15,000 بەڵام هاوڵاتی هێشتا پێی زۆرە لەبەرەوەی نرخێک لە 2500ەوە بچێتە 15,000 نرخێکە کە بۆ هاوڵاتی گونجاو نییە ئێمە پرسین ئایا ئەگەر پێوەری کۆمپانیا بەڕێوەبەرێتەوە جلوبەرگی قوتابی کۆمپانیا دابینی بکاتەوە بەداخەوە کە هەندێک شوێن باس لەوە ئەکرێت و عریزە نووسین بدرێ بە کۆمپانیا و هەموو شتەکانی ئەم وڵاتت بدرێ بە کۆمپانیا ئایا حکوومەتی هەرێم بە خۆی کاری چییە بۆ خۆی نایە ئەم سیستەمانە جێبەجێ بکە کە ژمارەی زۆر فەرمانبەری لە ژێردەسای و ئەتوانێت ئەمانە بۆ خۆی جێبەجێ بکرێ و نەدرێتە هیچ کۆمپانیایکی شخصی هیوادارین بە زووترین کاتەم کێشانە چارەسەر بکرێت و چاکسازی حەقیقی لە سیستەمی وڵاتە بکرێت ئەمێم جارەمە پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ